دوای تێپەڕبوونی ساڵێک بەسەر خۆپیشاندانە 33 ڕۆژیەکەی قەزای دەربەندیخان بە مەبەستی باشکردنی دۆخی خزمەتگوزاریەکانی شارەکەیان سەرپەرشتیارانی دەستەی ناڕەزایەتیەکانی دەربەندیخان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا و ڕایان گەیاند حکومەت هیچ کام لە بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە. هاوڵاتیانی بەڕێزی شاری دەربەنیخان وان نزیکەی ساڵێک بەسەر ناڕەزایەتی و داواکاریەکانتاندا تێدەپەڕێ و لایەنی بەرپرس لە حکومەتی هەرێم لانی کەمی داواکاریەکانتان کە بەڵێنی دابوو جێبەجێ نەکراوە. 10,000 لە هاوڵاتی دەربەنیخان ساڵێک تێدەپەڕێ کاتژمێری پێدانی کارەبا نەک زیاد بووە بەڵکو بۆ نزیکەی نیوەی بڕی پارکەم کراوەتەوە. لە بەرامبەر بێبەڵێنەکانی حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم چالاکوانان ئەگەری دەستپێکردنەوەی ناڕەزایەتیەکان دەخەنەوە بەرباس و ڕای دەگەێنن دەربەندیخان لە چەختکردنەوە لە داواکاریەکانی بێدەنگ نابێت. ئێمە هەمیشە فشارمان هەبوو و هەرگیز نەیشترساوی کە بڵێ کاکە ئێمە لە بەرامبەر ئەو حەقانەی کە هەمانە لە بەرامبەر ئەو زەختەی کە لەسەر ژیانمان هەیە ئێمە هەمیشە لە شەقام بووین. دەربەنیخان شارێکی زیینوو بووە بە دڵنیایی هەتاکو ژیانی دانیشتوانی شاری دەربەنیخان نەگەڕێتەوە بە سەرباری ئاسایی خۆی ساڵانی 1996 دڵنیا بن دانیشتوانی شاری دەربەنیخان لە ناڕەزایەتی بەردەوام بێت. تەواوی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرپرسن لەوەی کە بچووکترین خاڵ بچووکترین لەوەی کە ڕێککەوتوین لەسەری جێبەجێ نەکراوە گرفتەکانی دەربەنیخان بەردەوامیان هێتا بکات. خراپی ئاوی خواردنەوە و تەواو نەکردنی پرۆژەی دووسایتکردنی ڕێگای دەربەندیخان زەڕایەن و دەربەندیخان کەلار و خراپی کەرتی تەندروستی شارەکە لە گرنگترین گرفت و کێشەکانی بەردەم دانیشتوانی شارۆچکەکەن. یەکێک لە چالاکوانانی شارەکە دەڵێت پزیشکی تایبەتمەند لە شارەکەدا نییە و خەڵک سەردانی شارە گەورەکان دەکەن بۆ وەرگرتنی چارەسەر. عملیاتی دەربەنیخان بڕی 743 ملیۆن دیناری لەلایەن نووسینگەی کاقوبات و بۆ تەرخان کرا. هەمان ئەو نەبوو ئەو پرۆژە بوو ئەو تەخکیمە بوو کە تەندروستی سلێمانی دابینی کردووە ساڵۆی عملیات و شوێنی مانەوەی دکتۆر. لێرا دوو ڕوو هەیە دوو ڕۆژ یەکەمی سەرەتای خۆپیشاندانەکە کە ئێمە وازمانێنە ئیشی تیا کراوە تێک دراوە هەتا ئیساکی ئەوساوە کۆمپانیاکە کە ئەم کۆمپانیا پارەکەی بۆ تەرخان کردووە 10 ملیۆن دۆلارەکەی بۆ ئاوی دەربەنیخان تەرخان کردووە 443 ملیۆن 743 ملیۆن ناریشی بۆ تەندروستی دەربەنیخان دابین کردووە. بەڵام کێشەیەک هەیە ئەم کێشە تا ئیساکی ئەم ساڵی عملیاتی بووایە بە ماوەی مانگێ چاک کرایە زۆرترین کات 2 مانگ وایە هەتا ئیسا لە سا دویش ئیشەکانی وەساوە ئەوە ماوەی ساڵێکە کێشەی تەندروستی دەربەنیخان کێشەی ئیداری شاریشی تایە بەڕێوەبەری تەندروستی دەربەنیخان لەگەڵ قایمقامی دەربەنیخانە زۆر ناکۆکن ناڕۆنە پێشەوە کێشەی هەرێک گەورەکەی تەندروستی دەربەنیخان ئیسال ناوخوایە. ئێمە کێشەگرفتمان لە دەربەنیخان یەکەم ڕێگای ناوتاق دەربەنیخان ناوتاق سلێمانی دەربەنیخان زەڕایەن تا ئێستا نەچڕبایی جێبەجێکردن چەندین جا بەڵێنیان پێداوین. ئێمە خۆمان سەردانی ئەنجومەنی محافەزەمان کردو بۆ تەواوکردنی ڕێگای زەڕایەن دەربەنیخان بەڵام بەداخەوە هەر بەڵێن بوو کردداری لەگەڵا نەبوو. حکومەت لە تێکدانی متمانی نێوان خۆی و هاوڵاتیەکانی درێغی نەکردووە بە شێوەیەک زۆر کات بۆ کۆتایی هێنان بە خۆپیشاندان و مانگرتنەکان بەڵێنی بریقەدار دەدات. بەڵام لە دواتردا هیچ کام لە بەڵێنەکان جێبەجێ ناکات و شەقام تووڕەتر دەکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.